خۆشەویست ڕوو دەکەمە ئێوەی بەڕێز و ئەو کەسانەیشی کە دوایی گویان لە ئێمە دەبێت پێیان دەڵێن چەندێکتان تخوا ئەمڕۆ دوێنێ و پێرێ نوێژی بەیانیتان هەر نەکرد. ڕوو دەکەم ئەو کەسانەی کە نوێژی بەیانی ناکەن یاخود هەندێک لە نوێژەکانیان دەفەوتێنن یاخود هەر لەبن نایکەن. ئەی ئەو کەسەی کە نوێژ ناکەی، ئەی ئەو کەسی کە بەیانی خەوتوویتە گوێت لە دەنگی بانگە یا گوێ لە دەنگی جەرەسەکەی و هەڵناسیت. ئەی ئەو کەسەی کە نوێژت فەوتاندووە یا هەر نایکەی لەبن، ئامادەنیت گوێت لە بانگ دەردەبێ نوێژەکەت ئەنجام بدەیت. حەی عەلە سەڵات وەرە نوێژ کە نایکەی، حەی عەلە الفەلاح وەرە بۆ ڕزگار بوون، بۆ سەربەرزی، بۆ سەرفرازی، بۆ بەختەوەری نایکەی. ئەو کاتێک کە تۆ غافڵ و بێ ئاگای ئامادەنی نوێژ بۆ خوای گەورە بکەی، دڵنیابە لە هەمان کاتدا سەتەها و هەزارەها و ملیۆنەها و ملیارەها کەسێ لە ناو گۆڕەکەیدا هاوارێتی. هاوارەکە و دەگری دەڵێ خوایە گیان بمگەڕێنەوە بۆ ژیان. حتى إذا جاء أحدهم الموت قال رب ارجعون لعلي أعمل صالحا فيما تركت. لكاتي سرمرقا دڵێ خوایە بمگەڕێنەوە بۆ ژیان بۆی عیبادەتی خوا بکەم، نەک بۆی ڕاوەپارە بکەم، بۆی نوێژ بکەم، بۆی عیبادەتی خوا بکەم. لە ناو گۆڕەکەدا هاوارەکات. ئێستا بە ملیارەها خەڵکەیە هاوارەتی لە ناو گۆڕدا داوای گەڕانەوە دەکات بۆ قیامەت، بۆ دنیا. بۆچی بگەڕێتەوە بۆ دنیا؟ بۆی قیامەتی خۆش بێت، بگەڕێتەوە بۆ دنیا بۆ عیبادەتی خوا، پاشان بڕوا بۆ قیامەتی خۆی. بەڵام تازە ڕۆشت. بۆیە ئەو کاتێک کە تۆ بێ ئاگای هەزارەها مرۆڤی وەکو تۆ لە ناو گۆڕەکەیدا هاوارێتی بۆ گەڕانەوە بۆ دنیا. کەواتە بزانە ئەی ئەو کەسەی کە نوێژ ناکەیت، ئەی ئەو کەسەی کە نوێژەکەت تاخیر دەکەی یا هەر نایکەی هەندێک لە نوێژەکانت، دڵنیابە لە دوای مردن نوێژ نییە. لە دوای مردن لە ناو گۆڕدا نوێژ نییە. ئیمامی یەزیدی ڕەقاشی ڕەحمەتی خوای لێ بێ ئامۆژگاری خۆی دەکرد و محاسبەی خۆی دەکرد، دەیفەرموو وەیحەکە یا یەزید من ذا الذي يصلي عنك بعد الموت. ئەی یەزید کێ هەیە لە دوای مردنت نوێژت بۆ بکە؟ کێ هەیە لە دوای مردنت ڕۆژوت بۆ بگرێ؟ کێ هەیە لە دوای مردنت خوات بۆ ڕازی کات؟ نییە. خۆت ئەمڕۆ چاکە بکە، ئەمڕۆ چاکە بڵاوکەرەوە، ئەمڕۆ کردەوەی چاک ئەنجام بدە، چونکە لە دوای مردن نوێژ نییە. چونکە تۆ نوێژ ناکەی، هاوشێوەی تۆ لە ناو گۆڕەکاندا زۆر و هاوەر و شیوەن و واوەی لایەنە بگەڕێنە بۆ ژیانی دنیا، بۆ نوێژ و عیبادەت. کەواتە بە خۆتا بچۆرەوە. ئەو کەسێک کە نوێژ ناکەی، وازت لە نوێژ هێناوە بە تەواوەتی یا هەندێک لە نوێژەکانت دەفەوتێنی، چونکە ئێستا ئەو خەڵکە زۆری پرسیاری لێ بکە سوێن بەخوا دەڵی نوێژی بیانی هەر ناکەم، بە ژن و بە پیاوەوە لە بن نوێژی بیانی ناکات. واللهی خۆم هەزارەها جار، نەک سەدەها، هەزارەها جار پرسیارم لە خەڵک کردووە سوێن بەخوا لە 100 نەفەری نەیتۆ نوێژ بیانی یەکەم، هەمووی نایکەم، بەخوا ئەیکەم و نایکەم و ئەفەوتێ و تەواو. بەڵام ئاگادار بە ئەی نوێژ نەکرد. ئیبلیس ڕەفزی کرد، ئامادە نەبوو سەژدەی ڕێز و حرمەت بۆ ئادەم پێغەمبەر بەرێ سەلامی خوای لەسەر بێ. خوای گەورە لە ڕەحمی خۆی بێبەشی کرد، نەفرەتی لێکرد تا ڕۆژی قیامەت و لە ڕۆژی قیامەتش بۆ ناو جەهەنەم. ڕەفزی کرد، ئامادە نەبوو سەژدە بۆ ئادەم بەرێ، چونکە فەرمانی خوای لەسەر بوو سەژدەی ڕێز و حرمەت. بەڵام تۆ ڕەفزی دەکەی سەژدە بۆ خوای ئادەم بەری، تۆ ڕەفزی ئەکەی سەژدە بۆ خوای ئادەمیش بەریت، سەلامی خوای لەسەر بێت. کەواتە نفسی خۆت لە بەهشت مەحروم مەکە، هەروەکو چۆن ئیبلیس مەحرومی کرد. بزانە ئێو کەسێک کە نوێژ ناکەی، بزانە نوێژکردن لیقایە، مناجاتە، گفتوگۆیە لەگەڵ خوادا، گەشتنە بە خزمەتی خوای گەورە. تۆ لیقات لەگەڵ خوادا بینین، لەگەڵ خوادا خوای گەورە تۆ دەبینێ.
بۆیە بۆچی پێت ناخۆشە لەگەڵ خوادا لیقا و بینینت هەبێ وا نەزانی کاتێک کە تۆ نوێژ ناکەیت یا نوێژت دەفەوتێنی وا نەزانی ئەمە بە ڕەغبەتی خۆتە ئەمە بە ڕەغبەتی خۆتە کە نوێژ ناکەی وا نەزانی بە ڕەغبەتی خۆتە کە لیقات بچڕاندووە لەگەڵ خوادا ڕاستیەکی بە ئازار هەیە ئەویش ئەوەیە خوای گەورە پێی خۆش نییە لیقای لەگەڵ تۆدا هەبێ بۆیە تۆ ئاوای خوای گەورە پێی خۆش نییە بینینی لەگەڵ تۆدا هەبێت ئەوە ئاسەفەکەیە ئەوە داخەکەیە ئەگەر تۆ پێت خۆش بێ خوای گەورە لیقا و بینینی لەگەڵ تۆدا هەبێ خوای گەورەش پێی خۆشە مادەم تۆ پێت خۆش نییە و ئامادەنی نوێژ بکەی چونکە ئەگەر پێت خۆشە بۆ سەجدەی بۆ نابەی دڵنیا بە خوای گەورەش پێی خۆش نییە تۆ ببینێت کە ئەشبینێ و لێژی بەزەر نابی واتە بینینی خۆشەویستی خوای گەورە حەز ناکە لەگەڵ تۆدا گفتوگۆ بکە تۆش گفتوگۆی لەگەڵا بکەی چونکە تۆ شایستەی ئەوە نی چونکە خوات لەبیر چووە وأقیم الصلاة لذکری خوای گەورە فەرمووی ئەی موسا سەلامی خوای لەسەر بێ نوێژ بکە بۆی منت لەبیر بێ بەڵام تۆ خوات لەبیر چووە خوات لەبیر چووە کەواتە ئازایەتی خۆت نییە ئەوە خوای گەورە بەهۆی گوناهە و تاوانەکانتەوە نایەوێت تۆ ببینێت لیقات لەگەڵا بکە لیقای خۆشەویستی بینینی خۆشەویستی ئەگینا هیچ شتێکی تۆ هیچ جەریمە و تاوانێکی تۆ لەخوا غافڵ نابێ بەڵام خوای گەورە پێی خۆش نییە تۆ ببینێ بە خۆشەویستی بۆیە بگەڕێرەوە بۆ لای خوا ئەو کاتە خوای گەورەش پێی خۆشە لیقا و بینین لەگەڵ تۆدا هەبێت بەڵام هەتا تۆ پێت خۆش نەبێ خۆش پێی خۆش نییە من أحب لقاء الله أحب الله لقاءه ومن كره لقاء الله كره الله لقاءه بيغمري خوا فرمي صلى الله عليه وسلم هر کسی پی خوش بێ بگا بە خزمەتی خوای گەورەش پێی خۆشە بگاتە خزمەتی هەر کەسێکیش پێی خۆش نەبێ خۆش پێی خۆش نییە تەواو کەواتە ئەوە ئەسەفەکەیە ئەوە داخ و خەم و خەفەت و پەژارەکەیە خوای گەورە پێی خۆش نییە لیقای لەگەڵ تۆدا هەبێت تۆ ئەمەت پێی خۆشە ئەو کەسێک کە نوێژ ناکەی بۆ ناگەڕێتەوە لای خوای گەورە گەورەترین مصیبەت ئەوەیە ئینسان زیندوو بێ بەڵام ترسی خوا لە دڵیدا مردوو بێ زیندووە بەڵام ترسی خوا لە دڵیدا مردوو نییە ئەوە مصیبەتی گەورەیە مردن مصیبەت نییە هەمومان دەیبینین مصیبەت ئەوەی ئینسان بە شەرمەزاری و ڕۆژی بگەڕێتەوە لای خوای گەورە ئەو کەسێک کە نوێژ ناکەی یاخود هەندێک لە نوێژەکانت دەفەوتێنی ئەو کەسێک کە نوێژی بەیانی ناکەی جگە لە ڕەمەزان ئەو کەسەی کە نوێژەکانت دەفەوتێنی بەهۆی عیبادەت نا بەهۆی کەسابەت چونکە ئینسانی ئیمان زەعیف دەڵێت کاکە خوای گەورە فەرمێتی عیبادەت نەیتۆ کەسابەت و عیبادەت و کەسابەتە فەرمێتی کەسابەت و عیبادەت سوێن بەخوا قسەکە سەد دولار ڕیبەڕێسان درۆیە ئەڵێ کاکە مش عیبادەتە نوێژیش دەکەی احتیادیە چونکە مش عیبادەتە بەڵام بۆ مەرجەی لە خوا بترسی بە حەڵاڵی پەیداکەی عیبادەت نییە نوێژەکانی بۆ فەوتێنی بەڵێ لەبەر خاتری کەسابەت لەبەر خاتری خەو لەبەر خاتری وەزیفە لەبەر خاتری کۆمەڵێ شت ئێستا هەزارها کەسێ لەبەر خاتری ئەوەی تۆزێ بەنزینی دەستکەوێ لەبەر 10,000 15,000 نوێژەکەی جومعەی فەوتانوە ئەوە بەتەمای بچی بۆ بەهەشت و فیردەوس زۆر سەهووی زۆر بە هەڵەدا چووتە ئەوە نە دنیا پەرستبی گوێت لە جومعە و جەماعەت نەبێ لەبەر خاتی دنیا دڵنیا بە خوای گەورەش پێی خۆش نییە تۆ ببینێت بە خۆشەویستیەوە بۆیە ئەو کەسێک کە نوێژ ناکەی پەروەردگارت لە ڕێی ئەو بانگدەرانەوە کە بانگ دەدەن 5 جار لە شەو ڕۆژێکا بانگت دەکات بۆ نوێژکردن بەڵام تۆ دەڵێی خوایەگیان من نایەم خوایەگیان من فەرمانی تۆ جێبەجێ ناکەم با بەدەم نەڵێی بەکردەوە دەیڵێی بانگت دەکرێت نوێژ بکە نایکی کەواتە ئاگادار بە ئایا پرسیار لە تۆی نوێژنەکەر دەکەم ئیتر نوێژی کامل ناکەی یا هەندێکی دەفەوتێنی باشە نوێژکردن ئاسانترە یا خواردنەوەی کێم و زۆخاو لەناو دۆزەخدا نوێژکردن ئاسانترە یا عەزابی خوا
نوێژکردن ئاسانترە یا ئەوەی کە تۆ پەنا بەخوای گەورە ئاوێکت پێ بدرێ وەکو ڕۆنی قرچاو کە دەکوڵێ پەنا بەخوا وەکو مسێکی تواوە وەکو قڕقۆشمێکی تواوە ئەوەندە گەرم بێ و لە کوڵ چوو بێتەوە ئەمە بخۆی ئاسانتر و سوکترە یا نوێژەکانە دەکاتی خۆی دابکی کامیان هەڵبژێری ما سلككم في سقر قالوا لم نكن من المصلين لروجي قيامتها بأهل دوزخ دوتري أوانيك للسقر دان أزاني خواهي قالوا شي دفرمي وما أدراك ما سقر لا تبقي ولا تذر لواحة للبشر سقر أزاني شونا خواهي قالوا دفرمي كليت أداء أجري سقرا نقوشت أميني ندمار أميني نبيست أميني هم يسوتيني گۆشت و پێست و دەمار هەمووی ڕەسووتێنێ لەواحەة للبەشەر دەم و چاوت هەمووی ڕەشەکە ئەی سووتێنێ پەنا بەخوای گەورە دەی ئەو کەسەی نوێژ نەکات لە سەقەردایە ئایا چوونە سەقەر ئاسانتر و قورسترە یاخود ئەوەی کە نوێژەکانت بکەی بۆ خۆت هەڵی بژێرە سەقەرتەوێ یا بەهەشتەوێ ڕەزامەندی خواتەوێ یا ئاگر و کێم و جەراحەت و زۆخاو دەوێ بیخۆیتەوە بۆیە ئەمە ئاسانترە ئەمڕۆ بگەڕێتەوە بۆ لای خوا نوێژ و عیبادەت بکەی زۆر لەوە ئاسانترە بەیانی ناو ئاگری دۆزەخا سزا بدرێی گۆشتت بسووتێ پێستت بسووتێ دەمارت بسووتێ کامیان خۆشترە ڕەزامەندی خوا یا تۆڕەی خوا تۆ بڵێ هەر خوا بەڕەحمە خوا بەڕەحمە بەرامبەر بە کەسێک شایستەی ڕەحمی خوا بێ شایستەی بەهەشت بێ لەژێر فەرمانی خوادا بوو بێ نەک کەسێک گە گوێی بە هیچ شتێک نییە و نوێژەکانی دەفەوتێنی هەر گوێشی پێی نییە ئایا ئەمە ئاسانترە یاخود نوێژەکانت بفەوتێنی ڕوودەکەمە تۆی نوێژ نەکەر ڕوودەکەمە تۆی کە نوێژی بەیانی ناکەی ئایا نوێژکردن ئاسانترە یا ئەمەی کە پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم ئەفەرمێ لەناو دۆزەخدا خوای گەورە گریان دەنێرێ بۆ سەر ئەهلی دۆزەخ گریانیان دەکات وەکو سزایەکە ئەمە یەکێکە لە سزاکان ئەهلی دۆزەخ ئەگرین هەموویان دەگرین هەتا پێغەمبەری خوا فەرمێ ساسم دەنگی گورگ چۆنە گورگ ئاوا هەموویان لوورەیان دێ پەنا بە خوای گەورە ئەهلی دۆزەخ خوای گەورە گریان دەنێرێ بۆ سەر ئەهلی دۆزەخ هەموویان دەگرین ئەمەندە دەگرین پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه و سلم فرمێسکی چاویان تەواو بێ ئەمەندە ئەگرین ئەمجا کە فرمێسکەکە تەواو بوو ئەمجا خوێن دێتە خوارەوە خوێن بە چاویانە دێتە خوارەوە ئەمجا دەم و چاویان زۆر گەورەی بەبێ حەدیث پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه و سلم کافری وا هەیە بەس دگانی بەقەت کێوی ئوحود دەبێ ئەبێ سەری چەنێ گەورە بێ بۆی سزاکەی گەورەتر بچێژێ خوا لاشانی بە گەورە دروست کردووە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه و سلم ئینسانی وا هەیە ناو دۆزەخە ئەوەندە دەگری ئەمانەی هەمووی چاڵە بێ واللهی ئەوەندە خوێن و ئاو و فرمێسکی پێ ئەڕوا ئەگەر کەشتی بەناو ئەو چاڵەدا بڕوا دەڕوات ئەمە ئاسانترە یاخود نوێژەکانە کاتی خۆیدا بکەی بێگومانەوە قورس و گرانە ئەبێ لە ناو ئاگردا عەزاب بچێژی إنا أعتدنا للظالمين نارا أحاط بهم سرادقها أزاني دوزخ چۆنە لە قورئانە باس کراوە جمعان دەیخوێنی زۆرتان أحاط بهم سرادقها بڕۆیتێ ناو خێمەیەکەوە دەرگاکەشی داخەی ئاگرێکی تێبەردەی بە هەر چوارلاتە ئاگرە سەرەوەش ئاگرە خوای گەورە دەفەرمێ ئەوانەی کە لە دۆزەخدان سەریان ژێریان ڕاستیان چەپیان پێشیان دوایان هەمووی ئاگرە ئەمە ئاسانترە یان نوێژەکانت کاتی خۆی دابکەی و نەیفەوتێنی بۆیە ئەمڕۆ بە خۆتا بچۆرە و نوێژەکانت مەفەوتێنە خوا لە خۆت و ڕەمەکە بەیانی دەڕۆیتە سەقەرەوە پیاوێک دەڵێ مرورە ئەڵێ ڕووداوێک ڕوویدا قەدەری خوا ڕۆشتم گەنجێک لە سەرەمەرگا بوو لە سەرەمەرگا بوو ئەڵێ ئەموت بڵێ لا إله إلا الله ئەیوت ئەنا فی سەقەر ئەنا فی سەقەر من لە سەقەردام، هەتا ڕۆحی دەرچوو هەر دەوێت لە سەقەردام.
ئەڵێ نەمەزانی سەقەر چییە؟ پرسیارم وتیان سەقەر، وتم سەقەر چی؟ وتیان وەڵا سەقەر دۆزەخە. پرسیارم لە کەس و کاری وتیان وەڵا قەت لە ژیانە نوێژی نەکردووە. ئەنا فی سەقەر، من لە سەقەردام، ئەو سەقەری کە گۆشت و پێست و دەمار هەمووی دەسووتێنێ. بەرگی تووڕەیی خوا دەگری، دەبگەڕێرەوە لای خوا، نوێژەکانت مەفوتێنە. مۆبایلەکەت 6-7 مەتر لە خۆت و دوور خەرەوە بۆی خەبەرت بێتەوە، بۆی خوا لێ تووڕە نەبێ، بۆی لیقا و بینین لەگەڵ خوادا هەبێ، خوات خۆشەوێ بیسەلمێنە. یا ڕەبی خوای لە گوناحەکانمان خۆش بی، لەسەر نوێژ و ڕۆژ و عیبادەت بمانژێنی، بمامرێنی یا ڕەب العالەمین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. أيو كسيك نيجناكي رحم بنفسي خود بك، نفسي خود بعذاب إخواه بهلاك مدى. والله سوين بخواي قوله يكم روجي ناو قورت كأرويت ناو قورة كتوا، يا يكم شوي ناو قورت ريز قدري أو عبادة نيوجانة دزانيك لدس درشو. والله بس تازە گەڕانەوە نەما، یەکەم شەوی ناو گۆڕت بیر نەچێ، ڕۆژێک دێت ناو گۆڕەکەدا بەجێ دەهێڵن، کەس و کارت بەجێ دەهێڵێ. یەکەم شەو یەکەم ڕۆژی ناو گۆڕ غەریبیە بۆ تۆ. ئەگەر ئەو ڕۆژەت باش بوو هەتا قیامەت هەموو ڕۆژەکانت باش. ئەگەر ئەو ڕۆژەت خراپ بوو، ئەو شەوەت خراپ بوو، هەتا قیامەت و قیامەتیش بە هەمان شێوە هەر خراپ. کەواتە ڕەحم بە نەفسی خۆت بکە. سەفرەت هەیە، سەفەرت هەیە، پێش نوێژی بەیانی خەبەرت ئەبێتەوە، بەڵام بۆ نوێژەکە ناتوانی. بۆ ناتوانی چونکە خوات لەبیر چووە. بۆ ناتوانی چونکە ترسی خوا لە دڵت هەڵکەندراوە. بۆ ناتوانی چونکە گوێت لە قەبر و قیامەت نییە. بۆ ناتوانی ئیمانە زەعیفە. بۆ ناتوانی خوا نەناسیت. ئەینا چۆن ناتوانی نوێژەکانت بکەیت؟ چۆن ئینسانی ئیماندار نوێژی دەفەوتێ؟ ئیمامی تاووس ڕەحمەتی خوای لێ بچوو بەلای برادەرێکی ئیمامێکی گەورەی تابعینە، پارشێ و خەوتە بوو. دایکی وتی خەوتووە، وتی سوبحان الله، تا ئێستا نەمزانی مسلمان چۆن پارشێوە خەوێ، مسلمان چۆن پارشێوە خەوێ، خەریکی عیبادەت نابێ. ئیمامی تاووس گیان مسلمانی ئەمڕۆ نوێژ بەیانیش ناکە، پارشێوی چی و شەو نوێژی چی و عیبادەتی چی. بۆ یەکەم شەو ڕۆژی ناو گۆڕەکەت قەدر و حرمەت و ڕێزی ئەو عیبادەتانە دەزانی کە فەوتانت، بەس تازە قیمەتی نەما، بابیش زانیت. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەلای گۆڕێکا تێپەڕی، فەرمووی خاوەنی ئەم گۆڕە دوو ڕکات نوێژ بەلایەوە لە هەموو دنیای ئێوە خۆشەویستترە. ئێستا خاوەنی ئەم گۆڕە تازە مردبوو، کابرا قەبرەکەی تازە بوو. فەرمووی دوو ڕکات نوێژ بەلای ئەمەوە لە هەموو دنیا خۆشەویستترە. کە تۆش مردی، دوو ڕکات نوێژ لە هەموو دنیای خەڵکی خۆشەویستترە بەلاتەوە، بەڵام ئەگەر نەتکردبوو باجەکەی ئەدەی، ئەگەر کردش بێت دڵخۆشەبی بە ئیزنی خوا ناو گۆڕەکەتدا. ئەو کەسەی کە نوێژ ناکەی، نوێژەکانت دەفەوتێنی، ئایا پێت خۆشە لەگەڵ ئەمانەدا حەشرکری؟ پێت خۆشە؟ پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم هەر کەسێ نوێژەکانی بە جوانی بکە، خوا وعدی پێداوە بیخاتە باشتر، بیخاتە ناو بەهەشتەوە. ئەوەشی نوێژەکانی نەکات، چونکە نافەرمی هەر نەیکە، ئەفەرمی پارێزگاری لێ نەکە، واتە هەندێکی بفەوتێنێ. ومن لم يحافظ عليها، ئەوەی پارێزگاری لێ نەکات واتە هەندێکی بفەوتێنێ، ئەی نوێژی باری ناکی گوێ بگرە. هەر کەسێک پارێزگاری لە نوێژەکانی نەکە، هەر پێنجەکەی بیان فەوتێنێ، کەم یا زۆر، لە ڕۆژی قیامەتە نە نووری هەیە، نە بەڵگەی پێ خۆی ڕزگارکە، نە نەجاتبوون و ڕزگاربوونیشی هەیە. ڕزگاربوونت نییە، ڕووناکی و نورت پێوە نییە، بە هیچ شوێنێکی لاشەتەوە، نەجاتبوونیشت نییە. پێغەمبەری خوا فەرمووی صلی الله علیه وسلم و لە ڕۆژی قیامەتە لەگەڵ کیا حەشرەکرێی؟ لەگەڵ قارون کە خوا بەناو زەویە بردێ خوارەوە، لەگەڵ فیرعەونە کە ئەیوت من خوام، پەنا بەخوای گەورە، لەگەڵ هامانە کە وەزیری فیرعەون بوو، لەگەڵەوە حەشرەکرێی، لەگەڵ ئوبەی کوڕی خەڵەف کە یەکێکە لە سەرکردە کافرە گەورەکان، سەرکردە گەورەکانی کافرەکان. خوا لە قیامەت لەگەڵ ئەمانە حەشرت ئەکا. پێت خۆشە؟ والله ئەگەر نوێژ
ڕاتبێک و مانگانەیەک و موچەیەکی هەبوایە هەموو خەڵکی نوێژی دەکرد. دەی هەڵیگرە پاداشتەکەی لە قیامەت زۆر لە ڕاتبەکە و لە موچەکە گەورەترە. واللهی لە کۆتاییدا دەڵێم ئەگەر هەروەکو چۆن سوورین گورج و گۆڵین لەسەر ئەوەی کە مۆبایلەکانمان ئەم مۆبایلانەمان شەحنەکەی دابەزێت چەندێک گورج و گۆڵین بۆی پڕیکەینەوە لە شەحن، چەندێک خەمی ئەو شەحنەمانە، چەندێک خەمی ئەو خەتەمانە، ئەوەندە خەمی نوێژەکانمان بۆیە دەچوونە بەهەشتە. بەقەت شەحنی مۆبایلەکانمان خەمی قیامەتمان نییە. سوێن بەخوا زۆر بەمان. بۆی کێ پێی خۆشە لەگەڵ ئەم مجریمانەدا لەگەڵ ئەم کافر و بێدینانەدا حەشر کرێت با پارێزگاری لە نوێژەکانی نەکا. هەر کەسێکیش پێی خۆشە لەم دوژمنانی خوا بە دوور بێ با نوێژەکانی پارێزگاری لێ بکات. بۆیە ئاگاتان لە خۆت بێ خوای خۆش شاید بەڕام گەیاند. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خويا شفاء نخوش كان من بدأ بتايبتي أواني دعوة دعاء خير يعني كدوا خويا جان أواني من ضال يعني من ضالي صالح وتشاكيان بي بخشي أواني نخوش خويا شفاء يعني بدأ أواني قرزاريان بودا بركي أواني كيشو مشكلة ونارحتي يعني خويا لسريان لا بريد أواني إيمان يعني ضعيف إيمان لا واز خويا بهزي كي خويا يعني إيمش آخر خير كي لسر نيوج رجوع عبادة من مريني لرجي قيامتها لقل بيغمران وشهيدان وبياجاكان حشر مان كي خويا قال لدقل دجمناني خدا حشر مان نكي آمين آمين آمين. وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.